دوای پەلامارەکەی تیرۆرستانی داعش بۆ سەر گوندی خدرجیجە پەیوەندی و هەماهەنگی نێوان سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە چۆتە قۆناغێکی باشتر لە ناوچەکە. هەرچەند ڕۆژجارێک ژمارەیەک ئەفسەری وەزارەتی بەرگری عێراق بە فڕۆکە سەردانی ناوچەکە دەکەن. لە ماوەی یەک هەفتەی ڕابردوو جگە لە سەردانەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ قەزای مەخمور، ئەمە چوارەمین شاندی ئەفسەرانی وەزارەتی بەرگری عێراقە سەردانی ناوچەکە دەکەن و لەگەڵ فەرماندەکانی پێشمەرگە کۆ دەبنەوە. هەماهەنگی و پەیوەندیەکانی پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچەکە تا ئێستا لە چوارچێوەی کۆبنەوەدایە. دانیشتوانی مەخمور و گوندەکانی بناری چای قەرەچۆغ دەڵێن چاوەڕێی ئۆپراسیۆنی هاوبەشی هێزەکانی پێشمەرگە و سوپان بۆ ڕاماڵینی تیرۆریستانی داعش لە ناوچەکەیان و گەڕانەوەی ئارامی بۆ دانیشتوانی گوندەکانیان. لێت زیێ داعش نەماوە، تەنها لەم ناوچەیە جم و جۆلیان ماوە و تقریبا 6 گوند لەم دەوروبەرە هەیە. بۆچی چۆڵ بکرێ؟ پێویستە یعنی خەڵکەکە بگەڕێتەوە و داعش لە ماتقەیە نەمینێ وەزعەکە ئاسایی بێتەوە. یعنی ئەو مەتەشی ئێستا لە چێ قەرەچۆخ هەیە لەو ناوچەیە هیمەتەشی دەوێت لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی ئیتیحادی حکوومەتی بەغدا، بەڵام نازانم لەو نایەکەن لە بەرچ نایەکەن. ماوەی 4 ساڵە تیرۆریستانی داعش لە عێراق بە ئەشکرا هیچ شوێنێکیان لە ژێردەست نماوە، تەنها چیای قەرەچۆخ نەبێت کە ژمارەیەکیان لە لێواری ئەم چیایە خۆیان حەشارداوە. هەر دانیشتنێک ئەگەر نەبێتە یارمەتی دەر بۆ چێماڵکردنی شاخی قەرەچۆخ بە تەسەوری من هەموو هاتنەکان، هەموو جوڵەکان، هەموو کار هاوبەشەکانی سوپای عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستان مایەپووز دەبێتەوە بەلاش دەبێتن. بۆیە باشترین چارەسەر چێماڵکردنی شاخی قەرەچۆخە بە هەردوو هێزی هاوبەش کرد ناوچەکە بۆ یەکجارێکی چەکدارانی داعش بنکە و بارەگاکانی داعش بڕۆ خوێندرێ و ڕابمەڵدرێن لەو ناوچەی وەزارەشکە نەتوانن شاخی قەرەچۆخ بکەنە شوێنی ئارامگا بۆ خۆیان. لە دوای ڕووداوەکەی هەفتەی ڕابردووی گوندی خدرجیجە هێزی زیاتری پێشمەرگە لە ناوچەکە جێگیر کراوە. ئەمەش دڵنیایی زیاتری داوتە دانیشتوانی گوندەکان بۆ ڕێگریگرتن لە دووبارە نەبوونەوەی کردەوەی تیرۆریستی لەو جۆرە. گەیلان بۆتانی کورسات نیوز مەخمور.